دوای نزیکەی 10 ساڵ لە دروستبوونی دوجار مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دیموکرات کۆتایی بەرکی هێزەکەی لە ڕۆژاوای کوردستان هێنا و تێکەڵبوونی بە هێزەکانی سووریا ڕاگەیاند. ئەم بڕیارە تەنها کاردانەوەی ناوخۆیی لێ نەکەوتەوە، بەڵکو لە سەراستی هەرێمی کوردستان زۆرترین مشتومڕی بە دوای خۆی داهێنا. هەرچی چینی ڕۆشنبیرانە دابەش بوون بەسەر دوو بەرەدا، بەشێکیان بە زەرورەت و خۆگونجاندن لەگەڵ واقعی نێودەوڵەتی و ناوچەی و سیاسی ناوی دەبن. بەڕای من زیرەکانە سەرکردایەتی حەسەدا و مەزلوم عەبدی و هاوڕێکانی و پەیەدا زیرەکانە بارودۆخەکەیان هەڵسەنگان دوای شەڕەکانی حەڵەب و شێخ مەقسوود و بێگومان بە ڕاوێژ بە کەسانی تریش لە هەم لە کورد لە باشوور هەم لە باکوور و هەم لە دنیای دەرەوە دۆستەکانیان کە ئەم بارودۆخە لە بەرژەوەندی ئەوان نابێ بەردەوام بوون بە گژی و ئاڵۆزی لە گاڵدی مشقا. بەڵام لەلایەکی تر کەم نەبوونەوانەی ڕخنەیان لە بڕیارەکە گرت، جگەلەوەی بە بڕیاری ناچاری ناوی دەبن، دەڵێن لانی کەم دەبێت چوارچێوەیەکی یاسایی و دەستوری هەبێت. چارەسەرکردنی کێشەی کورد بە یاسا و بە مەرسومی جمهوری و کۆماری نابێ بۆ لەبەرەوەی ئەمڕۆ ئەحمەد شەرع مەرسومێ دەرەکە سبینێ ئەتوانێ مەرسومێکی کە دەرکە شەقێک لە هەموو ئەو ڕێکەوتانە بدا کە لەگەڵ هەسەدە کردوێتی بۆیە دەبێ ئەم پرسانە لە چوارچێوەی دەستورا چارەسەر بکرێ هەتا دەستورێکی ڕاستەقینە ناسنامەی سووریا نەکا بە ناسنامەیەکی نوێ ئەو دەستورە کۆنەی کە لەسەر نکۆڵیکردنی کورد و کە سووریا بە وڵاتی عەرەبی ناوەبا کۆتایی پێنێ بێگومان ئێمە دەبێت متمانەی تەواوەتی بە و دەسەڵاتی ئێستا نەکەین و هەروەها هیوایەکی زۆریش بەو ڕێکەوتنە هەڵ نەچینین. ئەم دوو ئاڕاستەیە تەنها چینی سیاسی و ڕۆشنبیرانی پارچە نەکرد، بەڵکو لە ناو هاوڵاتیان و ڕای شەقامیش نیگەرانی و ناڕوونی لەبارەی دۆزی کورد لە ڕۆژاوا هەیە و دەڵێن کورد قوربانی زۆری داوە تا بتوانێت سربەخۆی خۆی لە ڕۆژاوا مسۆگەر بکات. من پێم باش بوو ئەنی کورد بە ئەوەکەی خۆی خۆسەری هەر بمێنێتەوە. ئێستا دەنا مەزلوم عەبدی لەگەڵ ئیلهام ئەحمەدی سەرکردەیەکی باش و قارەمان، بەس پێم وایە ئەم بڕیارەیان زۆر لە ناچاری داوە. باوی شەڕی چەکداری نەماوە بەڕاستی، یعنی ئەم سەردەمە سەردەمی شەڕی چەکداری نییە، شەڕی دیپلۆماسیە. من پێم وایە شوێنی چارەسەرکردنی کێشەی کورد لە ڕۆژاوای کوردستان دەمەشقە، نە تارانە، نە ئەنقەرەیە، نە واشنتۆنە. بەرپرسانی ڕۆژاوا بڕیارەکە بە خۆگونجاندن لەگەڵ هەلومەرجی سیاسی و نێودەوڵەتی و ناوخۆیی ناو دەبن. ئەمە لە کاتێکدایە بەشێک لە کۆمەڵگەی نێودەوڵەتیش پێشوازی لە پرۆسەی تێکەڵبوونەکە دەکەن. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.